لو خۆی هیچ غەرز شخصێکی لەگەر کەس نەبوو بەڕاستی چکۆ چەند سارم حامیە ماستێرە و ماستەرینە و مستەشار قانونە ئەو مەشاکلانەی نەبووە بەس تەنها کەیسێکی لەکن بووە کەیسەکە کە داوای تەلاقی لێ کردیا یعنی لە تەرەفی ژنەکەی بووە کە داوای جیابوونەوەی لێ کردیا هاوسەری خێزان یعنی ژنەکەی گوتیتی بکشێەوە لەو کەیسەی ئەوش گوتیتی لۆ بکشێمەوە ناکشێمەوە من ئیزراعاتی خۆم بەکاردەینم وەک کە قانون چی ڕێیەکی دانایە من ئەوی دەکەم تەنها لەسەر من تەنفیزکردنا کە بەڕێ قانونی بڕۆم کشانەوەی لۆچیە ئەو قسانەی کردی و ئیدی گوتی هەڕەشیان لێ کردی و ئەویان پێ کرد تەنها ئەوە دەمزانی سعات 11 تەلەفۆنم لۆی کرد لۆی لە حواڵی بپرسم گوتی قەپات کە ئیشەکەم هەیە و دوای لۆ دەکەمەوە هەر ئەو تەلەفۆنە بوو ئیدی تەلەفۆنم نەدیتەوە داخرابوو زۆر داخرابوو هەر لۆم دەکرد داخرا و بەڕاستی مەش مشاوەش بووین هەتا سعات 3:30 دەوری 4 هاتەوە بە سیارەی بەس پێشی بێتەوە تەلەفۆنم لۆ هات هەر بە بەرقەمی هاوسەرەکەم لۆم هات پیاوە کەریگر گوتی خوشکەکەم ئەوە ینی مشاوەش مەبە سوکە شەڕێکی کردیە پیاوەکەت دەهینمەوە لە جادەی لە خۆچ بوو دەهینمەوە ئێستاکە دەدەقیت کە دەهینمەوە میش گوتم لە چێندەرە با من بێمە مارینگۆ بێمە جێتی ئەو تو لە چێندەری کاکە پێی نەگوتم جێکی خۆی پێ نەگوتم گوتی ناتەوێت دەدەقیت کە پیاوەکەت بێتەوە گوتم بە ئیدی دەرچوو یعنی بەڕاست هەر ئەوان بوون دەرچوو نە لە خۆچ بوو نە هەریان گربەوە لە جادەی بالعکس 4 سعات لە ژێر زەمینی دایان نابوو هەر ئەوان بوون لەیان کردم کە یعنی ئەوە ئیشی خۆمان لەگەر کرد و زۆرمان ئەزیێتدا ئەشکەنجەماندا سوکایەتیمان پێ کرد و سەشەوە لۆتی دەنێرینەوە بەس بەڕاستی بەداخەوە یعنی ئەو کەسانە چێ بوون ناسراو بوون ینی ئێوە دەیان ناسین بەس گۆتی خەیلانی بوون تەنها لەکنە خۆی کە هەڕەشیان لێ کردێت گوتیان ئەگەر براوی کێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە یان دەتکوژین یان خێزان دەکوژین یان کچەکەت